چیمە و ڕادەبورم شارەکەتدا گرمە باوەش شەیدای بۆنی گوڵی سوور ڕێبواری من دوی ڕێی دوورە کاروان چیمە و ڕادەبورم شارەکەتدا گرمە باوەش شەیدای بۆنی گوڵی سوور وەک مالی بە ڕێژنەی خایە کۆنی کردومە عومر و ساڵ وەک مالی بە ڕێژنەی خایە کۆنی کردومە عومر و ساڵ هەرچەند ئاهڕۆم دوایی نایە دەسە چارەیە خودایە هەرچەند ئاهڕۆم دوایی نایە دەسە چارەیە خودایە دەسە چارەیە خودایە مجید یاری ندیار ڕێبواری ڕێگەی بەهارم هەڵبڕاوی کوشتە یارم دامۆمە بە بزەی لێوی وەک مەجید یار